پێگەی زە ئینتەرسپتی ئەمریکی بە بڵاوکردنەوەی وتارێک بە ناونیشانی ئەندازیارانی جەنگی عێراق ئێستا لەکوێن ناوی 11 بەرپرسی باڵای ئەمریکای بڵاو کردوێتەوە کە بەرپرسیارەتی جەنگی سەر عێراقیان دەکەوێتە ئەستۆ کەچی دوای 20 ساڵ لە بری وەرگرتنی سزای تاوانەکانیان بە پێدانی دەستکەوتی زیاتر گرنگیان پێدراوە. جۆن شوارزی نووسەری وتارەکە ئاماژەی بەوە کردووە کە میدیای ئەمریکا هەمیشە قوربانیەکانی جەنگی وڵاتەکەی پشتگوێ دەخات. بە مەزەندەی ئەو ژمارەی کوژراوەکانی عێراق گەیشتووەتە 1 ملیۆن کەس و تێچوونی جەنگەکەش سنووری 3 تریلیۆن دۆلاری تێپەڕاندووە. نووسەر دێتە سەر ناوهێنانی 11 بەرپرسی باڵا لە جەنگی سەر عێراق و ڕۆڵی هەریەکان هەڵدەسەنگێنێت. جۆرج بوشی کوڕ و ڤلادیمیر پۆتینی سەرۆکی ئێستای رووسیا بە گەورەترینی تاوانبارانی جەنگی سەدەی 21 ناو دەبات و دەڵێت ئەگەر ئێمە لە جیهانێکی باشتردا بژیاینە کە ئاشتی و سەقامگیری تێدا بەرقەرار بایە دەبوو ئەو دوو تاوانبارە ئێستا لە پشتی میلەکانی زیندانی لاهایدا توند بکرانایە نەک وەکو ئێستا کە بۆشی کوڕ لەسەر هەر سەعاتێک وتاردان بەلایانی کەمەوە 11,000 دۆلار وەردەگرێت و هاوڕێتی بەهێزیشی لەگەڵ دوو بنەماڵی بیل کلینتۆن و باراک ئۆبامادا هەیە و لە ئاهەنگەکاندا شیرینی پێشکەشی میشێل ئۆباما دەکات. دواتر باسی درۆی دیک چینی دەکات کە گوایە حسەین کامیل وتوێتی عێراق دەیەوێت چەکی ئەتۆمی بەرهەم بێنێت کە ناوبراو لەگەڵ تۆڕی CNN-دا پێچەوانەی ئەوەی ڕاگەیاندبوو تا کۆتایی تەمەنی جگە لە دەستکەوت کەس لێپرسینەوەی لەگەڵدا نەکرد. هەمووان لە بیریانە چۆن کۆڵن پاوڵ لە بەردەم ئەنجومەنی ئاسایشدا جەختی لە وتەکانی دەکردەوە بەڵام دواتر بەبێ ناوهێنانی کەس ڕایگەیاند هەڵخەڵەتێنراوە. جۆن بۆڵتۆن بریکاری وەزارەتی دەرەوە بوو ڕۆڵێکی گەورەی لە پەرەپێدانی درۆدا گێڕا لەبارەی چەکی کۆکوژەوە تەنانەت جۆزێ بوستانی لە ڕێکخراوی قەدەغەکردنی چەکی کیمیایی دوور خستەوە. ناوبراویش بەشدار بوو لە تاوانەکەدا بەڵام بۆڵتۆن دەترسا بوستانی راپۆرتی پێچەوانەی خواستی جەنگ پێشکەش بکات بۆیە دووری خستەوە. کۆندۆلیزا ڕایسی خاوەنی تیۆری ئاژاوی بنیادنەر کە پێش 11 سپتەمبەرەوە بابەتەی پێشکەش کردبوو بە تاوانبارێکی تر ناو دەبات کە پاداش کراوە لە بری ئەوەی سزا بدرێت. شوارز ناوی هەریەکە لە دەیڤید فرۆمی نووسەری وتارەکانی کۆشکی سپی و جیفری گۆڵدبێرگی نووسەر لە گۆڤاری نیویۆرکەر و جۆ بایدن لەو کاتەدا ئەندامی ئەنجومەنی پیران و سەرۆکی لیژنەی پەیوەندیەکانی دەرەوە بوو پشتیوانێکی گەورەی جەنگی دژی عێراق بوو تەنانەت لەگەڵ دابەشکردنی عێراق بوو بە 3 وڵات. دێڤید برۆکس و جۆدیت میلەریش وەکو نووسەرانی کاریگەر بۆ هاندانی جەنگ بەشدار بوون لەو تاوانەدا کە نووسەر دەڵێت نەک ئەمانە باجی تاوانەکەیان نەدا بەڵکو بەرز کرانەوە و دەوڵەمەند کران.